الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد أمر باسي بابتيشي جیاوازتر ئەکەین لە بابەتەکانی ڕابردوو. ئەمڕۆ باسی داڕمانی ئابووری جیهانی ئەکەین کە ئەم بابەتە ئەتوانم بڵێم 99 لەدەیان نوێی خەڵک لێی بێئاگایە. لەبەرچی بێئاگایە؟ لەبەر ئەوەی مێدیایەکان هەموو هێز و قووەتی خۆیان ئەخەنە گەڕ بۆ ئەوەی خەڵکی لەو خەوی غافڵەتیە بەخەبەر نێنەوە، چونکە ئەوەی کە ئەم بۆتە هۆکاری داڕمانی ئابووری جیهان یاخود ئەبێتە هۆکاری داڕمانی جیهانی ئابووری جیهان، هەر ئەوانە کە میدیایەکانیان بەدەستە بۆی کە خەڵکی بێئاگا بن لەو مەسەلەیەدا، خەڵکی مەشغوڵەکەن بە شتێکە کە ئاراستەکەی بزەبت پێچەوانەکەیەتی. بۆیە خەڵکی هەمووی علمیان و هەموو قسەکردنەکانیان و سەرچاوەی قسەکردنەکانیان لە میدیاکان و هەڵئەڵقوڵێت. میدیاکانیش بەدەستی ئەو کەسانە نەک کە ئابووری جیهانیان بەدەستە، هەڵسوڕێنەری ئابووری جیهانن و هۆکاری داڕمانی ئابووری جیهانیشن. بۆیە هەموو ئابووری ناساکانی جیهان، چ ئەڵمان بێت، چ ئینگلیز بێت، چ عەرەب بێت و چ ڕووس بێت یاخود ئەمریکی بێت، هەمویان هۆشداری ئەدەن لەوەی کە مرۆڤایەتی تووشی کێشەیەکی ئابووری جیهانی دادێت لە ماوەیەکی کورتە. لەوانەیە سەعاتێکی تر ڕوو بدات، لەوانەیە 2 ساڵی تر ڕوو بدات، لەوانەیە 5 ساڵی تر ڕوو بدات. بۆیە هۆشداری ئەدەن لەوەی کە ئەڵێن ئەی مرۆڤەکان، هەر کەسێک خاوەن عەقڵە، ئەوەی کە خاوەن ژیرە، ئەبێت لایەنی کەم بۆ ئەو ڕۆژە ڕەشە کە بەسەر مرۆڤایەتی دادێت، لایەنی کەم خواردن و خۆراکی 6 مانگت لە ماڵی هەبێت. ئێمە هەمومان وەکو کورد بە شێوە گشتێکی بڵێن عێراقی کاتێک حەسار لەسەرمان دروست بوو لە ساڵی 1991 بینیمان لە ماوەی 2 سەعاتە هەرچی خواردن و خۆراکە بوو لەناو بازاڕدا نەما. تەنها ئەو خواردنە بووی بە خاوەنی کە لە ماڵی هەبوو. لە کاتێک ئەو کاتە کە ڕوویدا، عێراق وڵاتێکی کوشتتوکاڵی بوو، خەڵکی بە فەلاحەت و زراعەتەوە زۆر مەشغوڵ بوو. هەمومان بە فەردا بە عەربە گەرم و جۆمان هەبوو لە ماڵێ، ئاردمان هەبوو لە ماڵێ، شەکر بە فەردە بوو. لەم سەردەمی ئێمەدا بە تایبەتی ئەوڕۆپا کەسمان خواردنی ئەوەی لە ئەوڕۆپا کەس خواردنی 1 هەفتەی لە ماڵێدا نییە. بۆ لە بچووکترین گۆڕانکاری جیهانیدا وڵات لەوانەیە ببینە قوربانی ئەم گۆڕانکاریانەی کە ڕوئەدەن. لە وڵاتەکانی خۆماندا لە کوردستانەوانە لەوانەیە خواردنی مانجێک تا حەدێک هەبێ، بەڵام لە دوای ئەو مانگە خواردنەش نامێنی. بۆیە هۆشداری ئەدەن، ئەڵێن با خواردن و خۆراکی 6 مانگت لایەنی کەم لە ماڵی هەبێت. جگە لەوەش حتا چرا، مۆم، شقارتە با لە ماڵی هەبێت و ئەو جێگانە کە ئاویان لێ دوورە پێویستە ئاویشیان هەبێت. لەو وڵاتانەی کە پارەیان لە باقەکان وەکو ئەوڕۆپا و ئەمریکا، ئەڵێ با پارەت بە هیچ شێوەیەک لەسەر کۆتۆ نەبێت، چونکە باقەکان بەتاڵە بن و ئەوەستێندرێن. پارێکە لە کاتی ڕوودانی ئینقلابی عەسکەری لە تورکیا من ئەو کاتە لەوێ بووم، لەو کاتە پارەم پێویست بوو، چوون بۆ باقەکان، یەکسەر باق وەستا بوو. هەر ئەو سەعاتە چونکە ڕوویدا سەعات 9 شەوە بوو، چوون بە باق پارە دەبین، پارە نەما. بۆ بەیانی مەحتەلە بوو، چەند باقگەڕان باقەکان ئێستا ستۆپیان کرد، پڕی خەڵک بوو، پارە نەبوو. ئەمە کە بچووکترین گۆڕانکاری بوو لە تورکیا بەچاوی خۆم بینی من مەحتەل بوو. بەڵام ئەوە بوو بۆ بەیانی شتەکە یەکلا کراوە، ئیتر باقەکان بوونەوە پارەکەم دەرهێنا. کەواتە ئەمە زەنگێکی ئاگادارکەرەوەیە و ساڵی 91 کە باسم بکەن، ئەمەش زەنگێکی ئاگادارکەرەوەیە کە بینیومانە ئەمانە بە شێوەیەکی بچوک ڕوویاندا. بەڵام زانایەکان و ئابووری ناسەکان و پرۆفیسۆرەکانی وەکو بۆ یەک دوو ناو بڵێن با نەڵێن فواد لە قسەکانی لە خۆوە دەرەکات. پرۆفیسۆری ئەڵمانی
پرۆفیسۆر زین یەکێکە لەو زانە بەناوبانگانەی ئەڵمانی ئەگەر لێ بدەیت پرۆفیسۆر زین لە گۆگل یاخود لە یوتیوبە ئەدات ئەمە هۆشداری ئەدات. پرۆفیسۆر دیرک مویلە زۆر بێ زۆری خەڵکی ئەڵمانی ناسێت یەکێ لە ئابووری ناسەکانە. یەکێکی تر ئەندریاس پۆپ ئەمیش یەکێکە لە پرۆفیسۆرەکان. پرۆفیسۆری بەناوبانگی نەمساوی ناوی دانیێل گانزە یەکێکە لەوان. یەکی ڕووسی کاتاسۆلۆف یەکێکە لە ئابووری ناسەکانی رووسیا و چەندانی تر پێویست ناکەم ناوانە زۆر بڵێ. ئیتر زۆر بە زۆریان کەسیان ئەوە نییە ئەم ڕاستیە بشارێتەوە، هەمویان ئیشارەت بەوە ئەدەن کە ئەم شتە هەر ڕوو ئەدات. کەی و چۆنە نازان کێیە، بەڵام چۆنە کەمترین هۆشداری ئەڵێن با خواردنی 6 مانگت هەبێ و زیاتریشان وتووە بەڵام من ناتوان نامەوێت بڵێن ترس بڵاو کاتەوە. مەبەستم ترس نییە بەڵکو مەبەستم هۆشداریدانە لە زمانی ئەوانەوە و زۆریش بەدوا داگەڕام کە بتوانم بڵێم بەشکم ئەم شتە درۆ بێ، بەڵام کەسێک نییە لە هیچ زمانە لە هیچ ملەتێکە ئەمە بەدرۆ بزانێت و یاخود بە خەیاڵ بزانێت، هەر ڕوو ئەدات. لە مێژووی مرۆڤایەتیشدا چەندین جار ئەم شتە دووبارە بەتەوە بەڵام بە شێوەیەکی بچووک مەنتیقەیەکە بڵاو بۆتەوە. بۆ نمونە لە بدایەتی ساڵی 1990 لە ئەمریکا گەشەیەکی ئابووری زۆری بەخۆوە بینی. ئابووری ناسەکانی ئەو کاتی وتیان ئەمە خەیاڵە، ئەمە پوچەوە، ئەمە فشەڵە. بۆرسەی ئەمریکی ئەو کاتە عالەمینەوە بۆرسەی ئەمریکی سەهمی یەکجار زۆری تێدا ئەکرا ئەفرۆشاوە. خەڵکی لەسەر ئەم کڕی سەهمە بازاڕیان دروستە کرد. لە ساڵی 1990 6 ملیۆن سیارە لە ئەمریکا هەبوو. هەتا ساڵی 1929 بوو بە 27 ملیۆن سیارە. 21 ملیۆن سیارە زیادی کرد لە ماوەی 10 ساڵە. خەڵکی خەریک بوون بە دیسکۆ ڕەقس و جگەرە کێشان و مەشڕب خواردن و ئیتر لود بەرزیەک و پارە فڕەدانێک و وەکەوەی کوردستانی خۆمان وای لێ هاتبوو. سیارە لە هەموو لایەکەوە ڕووتیە کرد و گەشەیەکی ئابووری دروست بوو. ئابووری ناسەکان هۆشداریان داوتیان ئەمە مستەحیلە لەبەر ئەوەی درۆ دەلەسەیەکی یەکجار زۆر ئەکرێت لەو بازاڕەیە. بەهۆی قۆرخکردنی بازار، بەهۆی نەبوونی پارە دروستبوونی بەس بە ڕەقەم، یعنی پارە نەبوو لە بازارە بەو شێوەیە کە خەڵکی ئیشی پێکرد. بەڵام بۆرسەکان ئەوەندە سیقان ناخەڵک دروست کرد کە نەما ئەو بازارە باشە و هەیەوەیە خەڵکی ڕویان لە سەهم کردن کرد. لە ساڵی 2029 ئەم بازارە یەکسەر ئەم هۆشداریە یەکسەر بوو بە واقعی ڕوویدا. لە 24 دەی 1929 کە پێی ئەڵێن جمعە ڕۆژی هەینیە ڕەشەکەی پێ ئەڵێن سەنەدات سەهم هیچ قیمەتی نەما 13 ملیۆن سەهم پوچەڵ بووە. با بڵێن تۆ بای 1 ملیۆن ئێڕۆ دۆلار سەهمتە بوو، ئەو بای 2 ئەو بای 3 ئەو بای 4 بەوە لەسەر ئەو ملیۆنی خەیاڵی خۆتە کە ڕەقەم بوو لە لاتا وەکو چەک تۆ چووی ناو ماڵت پێکڕی، سیارەت پێکڕی، سەفر و سیاحەت پێکرد، هەموو شتێکت پێکرد. کاتێک کە سەهمەکەی دەست نەما تۆ ئەم ناو ماڵ و سیارە و پارەی هەموو بەقەرز هێناوە. بۆیە کە ئەو چەکەی دەست بەتاڵ بۆ فەشەلی هێنا ئیتر ئەم قەرزانە هاتە سەرت. وەکو لە کوردستان کە بینیمان ڕوویدا خەڵکی مەشروعی کردبوو، خەڵکی بازارێکی جولان بوو، خانی دروست کرد و سلفەی وەرگرت بوو. ئەو شتانە سیقەی بۆ بازاڕی بوو، بەڵام کە بازار نەما مەشروعەکەشی هاتە سەرێ و سلفەکەشی هاتە سەرێ و قەرزی دۆستانیشی هاتە سەرێ و ئیتر خۆمان بینی خەڵکی ئەوەی خۆی کوشت، ئەوەی دەرچوو، ئەوەی هەڵات، ئەوەی جەڵتە لێدا. ئەمە بە شێوەیەکی کورد وای لێ هات. بالضبط ئەمریکا وای لێ هات ئەم کەسانی کە سیارەی ئاخر مۆدیلیان لێ ئەخوڕی بۆ بەیانی فەقیر بوون، کەوتنە سەر جادە، سیارەکانیان لێ سێندراوە، خانەکانیان لە خانەکانیان دەرکران. ئەگەر سەیری بکەن لە یوتیوبەیە بروسن 1929 کارە ساتە گەورەکەی ئەمریکا، ئەم ملیۆنێر و هەزار نێرانە بەیانی لەسەر جادە سڕیان ئەگرت بۆ قاپێک نیسک لەگەڵ پارچەیەک سەڵ. ئەمە حەقیقەتە و ڤیدیۆی هەیە و سەیری بکەن و بزانە چی ڕوویدا. فیلمەکەی پێشە خۆیان کە چۆن لە مەشروبخانەکان ئەسوڕانەوە و لوتیان بەرز بوو، لە دوای جا چۆن لەسەر جادەکانە کەوتن بۆ پارچە
سەمونێک و نیسکێکە کە حکومت پێیەدا. ئەمە بۆرسە 13 ملیۆن سەهم فەشەلی هێنا. زەرەرەکەی چەند بوو؟ 30 میلیارد دۆلار بوو. ئەو ڕێژەتان لەبینەچی لە 30 میلیارە ئەو هەموو خەڵکە فەقیر کەوت، بازار تا حەدێک وەستا. بەس بۆرسە بوو، بانک نەبوو. لە 73 بە هەمان شێوە ڕوویدا، لە 2008 بە هەمان شێوە ڕوویدا لە ئەمریکا، لە 2008 کە بینیمان شەریکەیەکێ بە ناوی گۆڵدمان سایکس کە تەنها لە ئیستیسمارە لە بنیاتنانە دەستی هەیە، یەکێکە لە شەریکە گەورەکانی دنیا کە لەقەکەی لقی سەنتەرەکەی لە ئەمریکایە، لە 32 وڵاتە فەرعی هەیە. هەستە بە بنیاتنان و دروستکردنی جادە و ڕێگاوبان و خان و بەرەوەوانە. کاتێک لە مانجی 9 2008 ئیفلاسی بەخۆی کرد، 800 میلیارد دۆلاری خەڵکی خوارد. 800 میلیارد، ئەویان 30 میلیارد بوو. ئەمریکا چیان ئەم جارە 2008 800 میلیارد بوو زەرەری کرد. 32 وڵات زەرەری پێکەوت. وڵاتێکی وەکو یۆنان بە تەواوی تەدمیر بوو. وڵاتێکی وەکو ئیتالیا لەسەر لێواریتی ئەمیش خەریکە لە ناوەسێتن. پورتوگال و ئیسپانیا و ئیرلاندیش ئەم 5 وڵاتە لەسەر لێواری نەمان و لە ناوچوونە. ئێستا حالیان لە یۆنان خەڵکی منداڵی خۆیان ئەفرۆشن، پێیان بەخێو ناکرێت. من خۆم 2008 کە 2016 بە ناو یۆناندا چوومە ساڵۆنیکا، بازاڕی پیشەسازی کە پڕە لە شەریکات و معمەل سەیرم کرد. یعنی وەکو لە فلیمی زۆمبی هەبوو بینیمان کە ژیان تێدا وەستاوە، دەرکە و پەنجەرەکان بێکەکەون و سیارەکان پەنچەر بوون لە جێگەی خۆیان وەستاون، بزەبت وەکو فلیمی زۆمبیاتە بەرچاوە. حەفارە و شۆفەر و گەڵابە و ئەمانە هەر هەموو لە جێگا خۆی وەستاوە و کە یەک نەفەر تێدا نابین هاتوچۆ یا بکاتن، هەر هەمووی زەرەری کردەوە وەستاوەتەوە. لە کاتێکە 172 میلیارد قەرزدارە، داهاتەکەی پێ نادرێتەوە. ئیسپانیا 1 تریلیۆن قەرزدارە، 1 تریلیۆن قەرزدارە. باشە ئەڵمانیا 2 تریلیۆن و نیو ئێڕۆ قەرزدارە. بەریتانیا 1 تریلیۆن و 900 میلیارد پاوەند قەرزدارە کە ئەویش خۆی ئەکاتە 3 تریلیۆن دۆلار. 3 تریلیۆن قەرزدارە. ئەمریکا 19 تریلیۆن و نیو دۆلار بەس حکومەت قەرزدارە. باشە خەڵکەکەشی کە هەر هەمویان کارتی باقییان هەیە کە ئەمە گەورەترین زەڕبێ لە خەڵکەداتن لە حکومەتی ژەداتن، بەوەی کە پارەی ماڵی خۆت، پارەی جیرفانی خۆت خستۆتە سەر باقەکەەوە. ئەم باقەیەش زۆر قەرزدارە. لە هەر ئاین و ساتێکدا کە وەستا تۆ ئەو ملیۆنت کە هەیە یان هەزارت هەیە یان 100 ئێڕۆی کە لەسەر باقیە باقەتەوە پارەی خلاص. پارە سەعاتی سفردا ناوت کە نەمە. بۆیە هۆشداری ئەدەن ئەڵێن ئاگادار بە، خواردن هەبێ، پارەش لەسەر بانک بەهیچ شێوەیەکە نەبێت و بەهیچ شێوەیەکە قەرز نەکەی لە بانکە. ئەمە گەورەترین زەرەرە. ئەو کەسانەی کە خانیان هێناوە، کە سیاریان هێناوە، بە قەرز هێناویتان، زایدەن بە ڕیبا هێناویتان، ئەمانە زەرەری یەکەم ئەو کەسانە ئەیکەن. لەبەرچی؟ لەبەرەوەی ئەم خانەی خۆی نییە، ئەگەر زروفیش بگۆڕێت ئەو قەرزەی هەر لەسەرە. بەڵام کە تۆ کرێتی، ئەگەر کرێکەت ئەمڕۆ بە 5 وەرەقە بێتن کە زروف گۆڕە ئەبێت بە 2 وەرەقە. بەڵام کە تۆ خانەکەت کڕیوە ئەبێ مانجێ 5 وەرەقە بدەیت، زروفیش بگۆڕێتن ئەبێت هەر 5 وەرەق کار بدەیت. 5 وەرەقە لەو سەردەمە دەست ناکەوێت، کەواتە تۆ ئەبێ خانەکەت تەسمیر بکەیوە، زائیدەن قەرزەکەش دێتە سەرێ. نەوەکانیشت بڕۆن ئەم قەرزەدەر خلاص نابێت. نەوەکانیشت بڕۆن قەرزەکەت خلاص نابێت. کەواتە چیت بێڵن نەوەکان؟ ئەڵێن ڕەبی گۆڕ بە گۆڕ چی بەچ کوردەواری خۆمان ئەڵێت. بۆی ئەڵێن قەرزت نەبێت و قەرزی ڕیبات نەبێت بە هیچ شێوەیەکە، ئەگەر دینداریش نی قەرزی ڕیبات نەبێت. ئەگەر دینداریشی ئەمە هەر مەحاڵە کە تۆ هەبێت. لەبەر خوا ئیتر هۆکارەکەی نازانم، خوای گەورە باشتر دەزانێت ئێمە، بۆیە ئێمە لەبەر خوا ڕیبا ناکەین. جگە لەوەش هەتا بکرێت لە ئاوەدانی دوور بێت. بۆیە ئەڵێ 20,000 ملیۆنێر
لأمريكا ولا وڵاتە دەوڵەمەندەکانە لە ئاوەدانی دەرچوونە چونەتە ئەو جێگانەی کە لە ئاوەدانی دوورن خواردنەوەی خۆیان حاصل کردو بۆ ئەم ڕۆژە ڕەشە باشە و داو دەرمانت هەتا پێت بکرێت داو دەرمانت هەبێت چونکە کە ئەم کارەساتە ڕۆدا هاتوچۆ گەیاندن و مەتاڵ باخیرە و هیچ شتێکە نامێنێت هیچ شتێکە بۆ ماوەیەکی دوور و درێژ نامێنێت باشە ئەم هۆشداریە ئەم دەرسە هۆشداریەکە و هۆکارەکانیشتان بۆ باسەکەم یەک لە دوایەکە بەسڵەوانێت بە دەرسێک و دوو دەرس خلاص نەبێتن بەجوری پێویستە بۆتان باسەکەن هۆکارەکانیشی چنە و لە هەمان کاتدا ئەم دەرسەیە وەڵامێکیشە بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێت دین لە دەوڵەت زیا بکەنەوە دیعایی ئەوە ئەکەن و کە ئێمە وەکو عەلمانیەکان وامان کردووە کە ئەم تەتەوڕاتانەی کە لە جیهاندا ئێمە دروستمان کردووە و ئەمەش بەهۆی ئەوەوە بۆ کە دین لە دەوڵەت زیا کراوەتەوە لە کاتێکە ئەم کارەساتی 1929 و 2008 ئەوەی کە ئێستا چاوەڕوانەکرێتن هەمووی لە پێناوی ئەو کەسانەدا بووە کە کەسانێک حکمیان لەبەردەستدا بووە کە نە بەهای مرۆڤایەتیان لەبەرچاو گرتووە و نە بەهای دینیشان لەبەرچاو گرتووە ئەو کەسێک کە بەهای دینی هەیە قەت ئامادە نییە خۆی و قەبرەکەی خۆی پڕکە لە ئاگر چونکە ئێمە وەکو ئیماندار ئەترسین بیما قەدەمە و ئەخەر ئەترسین لەو شتێک کە لە پێش مردنی خۆماندا ڕەوانیەکەین بۆ قیامەتمان و ئەشترسین لەو شتانێک کە لە دوای خۆشماندا بەجێ دێڵین بۆیە بەڵام کابرایەکی عەلمانی جگە لە مەشڕوبەکەی پێشی خۆی و لەو ئافرەتەی کە لە بەرچاوی ڕەقسەکاتن هیچ چشتر نابینێ بۆیە کە حکوم ئەگریتە دەست ڕەچاوی ئەوە ناکەنەوەی داهاتوو تووشی چ کارەساتێک ئەبێت ئەمە وەڵامێکە بۆ عەلمانەکان کە ئەمەتان بۆ مرۆڤایەتی بەهەدیە بۆ هێناوین لەو 100 ساڵەیە کە مرۆڤایەت توش ئەمە بووە لە ڕووی کە هەموو پایەکانی ژیانتان چڕ کردوتەوە بۆ لەلایەن ئیقتصادی ئیقتصادیەکەش ئەوە تەیە کە ئێستاکە مرۆڤایەتی چاوەڕێی ئەم ڕۆژە ڕەشەیەکات ئاعیلەیە نەتانێشتووە کەسێک نییە نەخۆشی دەروونیشی نەبێت جیرانەتیە نەماوە پیاوە نێر نییە ژنە مەمکەکانی وشک بۆ شیری پێدا نایە منداڵدانەکانی بەتاڵ بۆ منداڵی تیانیە جیرانەتی بۆتە دوژمنایەتی لێخۆشبوون بۆتە شکایەتکردن و جاسوسیکردن بەسەر یەکدیەوە سەرەڕای ئەمەش مەسەلەی حیزبایەتی و قەومیەتیشیان وا چڕ کردوتەوە ئەبێم بزانم ئەو جیرانی تەنیشتم چ دینێکە چ مەزهەبێکە بیر بۆ چووری چییە ببم بە جاسوس بەسەر جیرانەکەماندا و ئەگەر بێت لە حیزبەکەی من نەبێ ئەبێ من ئارەزوو بکەم بە مردنی ئارەزوو بکەم بە سوڵتانی بە لە ناوچوونی ئەمە لە پێناوی چۆ دروست بووە لە پێناوی ئەو عەلمانەتی کە بەهەدیە بۆ مرۆڤایەتیان هێناوە ئەی باشە تشتێکمان جوانە باسێکەنە داهاتوودا کە ئەم پێشکەوتنانە کە لەسەر شانی ئەو جیلە فەقیرەی کە هێشتا لە دایک نەبووە دروست کراوە من کە سیارێک لێ بخڕم بە قەرز ناوماڵێک دابنێم بە قەرز سەفەرێک بکەم بە قەرز و خانیەک و قەسر و قەمەرەیەک دروست بکەم بە قەرز باش ئازایەتی من لەکوێدایە کە من حیساب بۆ کوڕکسەکەی خۆم نەکەم و بۆ نەوەکانی شم نەکەم ئەجار بڵێ وەڵا فوات بەڕاستی سیاری باشەوە وەڵا ناوماڵی خۆشەوە لە کاتێکە بە قەرز بهێناوە ئەم وڵاتەشە وا دروست کراوە ئەمریکاش هەر وا دروست کراوە هەموو ئەوڕۆپاش وا دروست کراوە هەرچی وڵاتە سێت ئەمە بیابان هەمویان خراپترە کە لە دەرسەکانی داهاتوو باسییانەکەین کە چۆن دروست بوونە نهێنی پێشکەوتنەکانتان بۆ باسەکەم کە لە چۆ دروست بوونە بۆی کە وەڵامێکی کاریگەر بێتن و زانستیانە و سەردەمیانەش بێت بۆ ئەو کەسانی کە زمان درێژەکەن کە بڵێن ئەو بۆ ڕیبا حەرامە ئەو بۆ نازانم ئافرەت قژی دیار نەبێت نازانم ئەو بۆ دە بخۆن و بخۆنەوە ئەوە سەری ئێمە ئیمانداریشتان لە قوڕا کرد کە بەدەستیەوە ئەناڵێنین وڵاتەکانی ئێمەش کۆرەکەن و وێرانەکەن و مەسەلەی حیزبایەتی و حدود و قەومیەت و ئاڵا و نازام ڕیفراندۆ و محەممەدۆم تا ناو ئێمە دروست کردووە لە پێناویستان دروست کرد چاوەڕێ ئەو ڕۆژە ڕەشە بکەین کە بەهەدیە بۆ ئێمەتان دروست کردووە بۆیە یەکێک لە خەبیرەکانی ڕووسیا ناوی ئالێکس کۆزمینە ئەڵێت
دارمانی ساڵی 1929 1970 و ساڵی 2008 ئەڵێ ئەمانە جوزئی بوون بەشێک بوون لە منطقەیەکە و لە بابەتێکە ڕوویدا. هی 2029 ساڵی 29 لە بۆرسەیە ڕوویدا. ئەوەی 2008 لە بانقە 70 بانق ئیفلاسیان کرد. بەڵام ئەوەی کە ئێستا ڕوئەدات ئەڵێ ئەمە هەموو جیهان ئەگرێتەوە. ئەڵێ ئەگەر لە سەحڕایەکان بیت یاخو لە گوندەکان بیت یاخو لە شاخەکان بیت یاخو لە ناوشار و قەسر و قەمەرەکان دابیت ئەڵێ ئەمە ئەدگرێتەوە بەبێ ئەم لاوەولا قوتاربوونت نییە. یەکێشتر ئەڵێتم ئەمریکیە خاوەنی کتابی ئیمپراتۆریەت الوەهم ئەڵێ ئێمە ئەڵێ ئەم کۆمپانیانە ئەوەندە دەسەڵاتیان زۆرە ئەڵێ هیچ پەناگەیەک نابینینەوە لەسەر ئەم زەمینە کە پەنای بۆ ببین. ئەڵێ ئێمە وەکو گیانلەبەری بریندارمان لێ هاتووە خۆێنمان لێ ئەڕوات تا ئەو کاتێ گیان دەنەدەین. ئەڵێ هیچ یاسا و هیچ دەسەڵاتێک هیچ حکمێک نایانگرێتەوە ئەوەندە دەسەڵاتیان زۆرە دەستور بە قەڵەمەکانی ئەوان نووسراوەتەوە هەمووی لە مەسلحەتی سەرمایەدارەکان و کۆمپانیاکاندایە. یەکێک لەوانە سەرۆکی فەڕەنسا ساڵی 1969 کە ناوی چارلی دیگۆڵ بوو ئەڵێ خەڵکی لەسەری ئێمە مەکەن من ڕئیس وەزیرام و ئەوانەش وەزیرەکان من ئەڵێ وەڵڵای نە من و نە وەزیرەکان هیچ دەسەڵاتمان نییە. ڕاست ئیستیقالەی کرد و وازی سەرۆکایەتی هینە 30 جار ویستیان بیکوژن لەبەر ئەوەی چەشتێکی کەشف کرد ڕاستێکی کەشف کرد. مثلا ما قسانەیە جۆرج کەنەدی ساڵی 1963 وتی لە ئەمریکایە سیستەمی بە عەبدایەتیکردن لە ئارادایە لەم وڵاتەیە کە خەڵکیەکەن بە عەبد بۆ ئەمریکیەکانە بۆیە تا من لەسەر حکمم هەوڵ ئەدەم ئەم سیستەمە بگۆڕم. دوو مانجی پێچوو بە قەناسەیەکە سەریان بەڕات هەمومان بینیمە. لە دوای ساڵێکە ساڵێک وابزانم برایەکەی بیشال کەنەدی وابزانم ناژ بیشال کەنەدی بوو خۆی هەڵبژان بۆی کە ببێت بە سەرۆکە لە ویلایەتێکە سەرکەوتنی بەدەست هێنا لێ نەگەڕان بکەوێتە ناو هەڵبژاردنە گەورەکەیە سەری ویشان پەڕام ئەویشان کوشت. بۆ ئازاری هەمان فیکرەی جۆرج کەنەدی هەیە باشە و چەندین سەرکردەی جیهانیشان کوشتووە بەو شێوەیە. هەرچی شەڕی جیهانە لە پێناوی کۆمپانیایەکاندا ئەگوزارێت و لە مەسلحەتی ئەوانە کارەکرێت. جا تۆ بە ناوی کوردایەتیەوە شەڕی لە جەبهەیەکە لەگەڵیدا یەکێکی بە ناوی تورکایەتیەوە یەکێ بە ناوی عەرەبایەتیەوە یەکێ بە ناوی حدودەوە یەکێ بە ناوی مەسلحەتەوە ئەو بە فکرەی بە کۆمپانیاییکردنی وڵاتەکان هاتۆتە ناو وڵاتەکانی ئێمەوە بۆ داگیرکردنی وڵاتەکەی ئێمەوە لە بۆی کە خۆرگمان بگرێت لە ڕووی اقتصادەوە علاقی بە فکرەی تۆدا نییە. حیزبایەتی ئەکەی حدودگەری ئەکەی شەخص پەرستی ئەکەی ڕەنگ پەرستی ئەکەی ڕیشت درێژەکەی ڕیشت کورتەکەی حیجابەکەی هیچ کێشەی لەوەدا نییە. ئەڵێ بەس دێبگەڕێ ئەمە اقتصادی وڵاتەکە دراوی وڵاتەکە بێتە بەردەستی خۆم گرنگ نییە تۆ چی ئەکەیت و چی ناکەیت. بۆ کە اقتصادی وڵات کەوتە بەردەستی حکم ئەکەوێتە بەردەستی ئەو حکم تۆ نیت دینت پێگۆڕێ دەستورت پێ ئەنووسێت بێخلاقی تێدا بڵاوەکاتەوە قتل و کوشتن تێدا بڵاوەکاتەوە حیزبایەتی و مەزهەبگەری و حدودگەری تێدا بڵاوەکاتەوە هەمووی بەهۆی چیەوەیە بەهۆی ئەو اقتصادی کە کەوتوتە بەردەستی ئەوە. کاتەسۆلۆف یەکێکە لە خەبیرەکانی ڕووسی ئەڵێ خەڵکی وە ئەزانن ئەگەر نەشیدی نیشتیمانی و ئاڵایی هەبوو ئەمە نیشانی بەدەوڵەت بوونە. ئەڵێ زۆر هەڵانە زۆر ئەڵێ نازانی سربەخۆیی وڵات لە ئیقتصادەکەیدایە لە جۆری دراوەکەیدایە. ئایا ئەم دراوەی کە بەکاردێنی دینارە بەکاردێنی یان دۆلارە بەکاردێنی یان ڕۆبلی ڕووسیە هەر پارەیەکە. ئەو وڵاتان کە دۆلار بەکاردێنن گومانتانە لە ژێردەستی کۆمپانیاکاندایە. بۆ چونکە کابرا ئەوڕۆ لە کوردستانە کەس ناڵێ بۆ نمونە لە وڵاتانێک کە ئابووریان داتەپیە کەس ناڵێ ئێڕۆ کەس ناڵێ ڕۆبن کەس ناڵێ ڕیالی سعودی کە بەهێزتر نەوانە. ئەڵێ دۆلار بۆ وڵاتەکە کەوتوتە ژێر ڕکێفی کۆمپانیاکان کەواتە سەربەخۆی وڵاتەکەت بە دۆلارەکەتەوە بە پارەکەتەوە بەسراوەتەوە چ بەکاردێنیت تەواو تۆ شەڕی ئاڵا ئەکەیت
شەڕی حدودەکەی سرودی نیشتیمانی ئەڵێ چی ئەڵێ بیکە ئەمە کراواتە ئەوە گرنگ نیە لە ئەوە بۆیە کاتاسۆلۆف گاڵتاکە بۆ میلەتانی کە بەش سرودی نیشتیمانی و بە ئاڵا خۆیان هەڵەدەنەوە ئەسڵ ساسی نییە و ئێستا حالیان لە ساڵ 2008ەوە کە ئەم بەشە بچووکەی کە تووشی ئەمریکا بوو بزان ئەمریکایەکان چیان لێ قەومە 640 ملیارد دلار زەرەریان کرد ئەمریکایەکان بەهۆی باقی گۆڵدمان سایکس وتمان ئەوە شەریکەکەیە بەڵام لەناو شەریکەکەیە چەند باقێکەیە گەورەترین باقیان ناوی چییە؟ ناوی لێمان برادر بانکس برادرز بانک ناوی لێمان برادرز بانکە کە ئەم باقە زەرەری کرد هەفتە باقی تر زەرەری کرد لەگەڵیاندا ئەوەی کە پارەیان لەو باقەدا بوون پارەکەیان ڕۆیشت و ئەوەی کە خانوبەریان لەو باقانە کڕی هەموو خانەکانیان لێستاندەوە کەوتە سەر زادان و چەند وڵاتی وەکو یۆنان و ئیسپانیا و ئیتالیا و پورتوگال و ئیرلاندەوانە هەموو بە شێوەیەکی جوزئی یاخود کولی لە ناوچوون 45 ئەمریکی ئێستا حالیان خواردنی یەک جەمیان نییە یان لە سوپەرمارکێتە وەرئەگرێت یان لە سەرجادەکانە کەوتونە و خەڵکی خێریان پێکەن کە گەسەیان بکەین لە هەموو فلیمەکان ئەمریکیەکانە لە هەموو ڕێپۆرتاژ ئەمریکیەکانە بینی خەڵکانێکی یەکجار زۆر لە سەرجادە کەوتونە 45 ملیۆن ئەمریکی خواردنی لە سوپەرمارکێت و لە خێرخوازەکان وەرئەگرن 7 ملیۆن بێجێگا و ڕێگان 7 ملیۆن ئەمریکی بێجێگا و ڕێگانە و خەڵکی ئەمریکی نەک حکوومەتی ئەمریکی نزیکەی 35 تریلیۆن دۆلار قەرزدارن کە هەموویان قەرزی ناوماڵە مەتبەغە خانیە سیارەیە مۆبایلە هەر شتێک هەیتیان ئەوەندە قەرزدارن هیچ کەس پارەی لە ماڵی خۆی نیەتی هەمووی لە باقیش ئەو وەزعەکەیەتی ماگانە 12,000 ئاعیلە ئیفلاسەکەن ئەوانەی کە قەرزیان لەسەرە قەرزەکان پێ نادرێتەوە یەکسەر ئەسنە ژێر باڵی باقەکانەوە ئەوەی کە لە بەردەستیاندایان لیان ئەستێنەوە ئەکەونە سەر جادە یان ئەوەتە ئەکەن ئەچنە لای منتیق ئەو بلکە خێرخوازیانە لەوێ مساعدە وەرەگرن ڕۆمانگانە 12,000 ئاعیلە وەلایەتوە ئەمە لە یۆنان بەردەوامە لە ئیسپانیا بەردەوامە لە ئەڵمانیاشە ڕێژێش یەکجار زۆرە کە لە دەرسەکانی داهاتوودا باسێکەین بەڵام بۆ ئەمڕۆکە وەکو سەرداوێک کە باسەکەین کە ئەم هۆشداریەتان ئەدەمێ کە لە زمانی ئەم زانا و خەبیرە ئابووری ناسەکانەوە کە وەرم گرتووە لە دەرسەکانی ڕابردوودا داهاتوودا ئینشاءڵڵا باسی هۆکارەکانەکەین و ئایا لە بۆرسەوە ڕوەدا لە بانقەوە ڕوئەدا لە حکومەتەوە ڕوئەدا یاخۆ لە میلەتەوە ڕوئەدات ئینشاءڵڵا بە وردی باسی ئەم شتاکەین أجر فايق ولد دوام عمري إن شاء الله وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.